سەرەتا من کە هاتمە ئەم بەشە بەو گڕوتینەوە هاتم کە بتوانم لە داهاتوە لە بواری فیلمسازیە دەستێکم هەبێەوەتە پەنجەمۆرێکم هەبێ کە بتوانم لە داهاتوە بیبینمەوە. ئەمیش بەڕاستی بەشی فیلمسازی نەبووە بە هیچ شوێک نەمانەتوانی نەهەو هاوڕێیانە بناسم کە لە بواری فیلمسازیە کاریان لەگەڵاکەم و نە بە تایبەتیش لەو پرۆدەکشنانی لە دەرەوە کارەکرێ ئەمەندە کەسی بەتوانە و بە ئەزمموی تیاابێ بۆ لە بەروی ئەم بە شەفێرتەکات چۆن توانی بە ئەکادمیانە پری پرۆدەکشن و پرۆدەکشن و پۆست پرۆدەکشنکەی و ئەو گرنگێکی زۆری هەبوو بە من لە ماوەی ئەو 4 ساڵەیە ئەو هەموو ئەو شتانی فێر بووم توانیم دوای 4 ساڵەکە فیلمێک دروستکەم بە ناوی کفن کە پڕ بینەرترین فیلمی عێراق بێ و بە تایبەتیش ئەو فیلمەی کە دروستکرا لە 180 کرووەکە لەم بەشەوە لەم پۆلۆ کە ئێستا من مقابلەی تیاکەم هاتوونەتە دەرەوە و ئەمە مای خۆشحاڵیە بۆیە داوا لە خەڵکەکەم هەر کەسێک هەر خوێندکارێک هەر فێرخوازێک پێویستی بەوەیە ڕوونکردنەوەی هەبێ لەسەر بواری فیلمسازی پێویست بۆ ناکا بە تەنها بێ بخوێنێک چونکە بە تەنها ئەم شوێنە بابەتێکی هوەری نییە بەڵکو بەشێکی کللتوریە و گرنگە بۆ شار و وڵات.